بەڵێ بینەرانی ئەزیز خۆشحاڵم هاتوومەتەوە خزمەتتان لە ئەڵلقەیەکی نوێی داواکار وەکو هەمیشە وتومانە کە داواکار لە شار و ناوچەیەکی دیاریکراوی کوردستان ئامادەکاری بۆ ئەڵلقەکانی خۆی ناکات بەڵکو بە بەردەوامی شارە و شار دەگەڕین بۆی بزانین خەمەکان چین، نیگەرانیەکان چین، کێشەکان چین، لە هەمووشی گرنگتر داواکاریەکان چین، لەوەش گرنگتر وەڵامەکان چین بۆ داواکاریەکان. من لە سۆرانم لەم شارە جوانە، لەم ناوچە جوانە کە خوای گەورە بە حکمی خۆی ئەو هەموو جوانیی پێبەخشیوە، بەڵام بەداخەوە خزمەتەکەی لە ئاستی جوانیەکە نییە، نەکەرهێندا دەستێوەردانی مرۆڤەکان هەندێکی لەو جوانیانە شتێک داوە، چ لە شاخ و چیاکان بێ، چ لە ئاو و ڕووبارەکان بێ، چ لەو سەوزاییە بێ کە دروست بووە و ئێستا خانووی لەسەر قوت کراوەتەوە. من زیاتر ناڵێم، هیچ بەرنمەیەک لەوە باشتر نییە لەگەڵ کۆمەڵێک گەنج کە گەنجی خوێندەوار بن، ئاگدار بن لە شارەکەیان چییە گوزەرێ، بەرنامە نییە لەوە باشتر بێت. بۆیە من خۆشببختم لە خزمەتی چوار هاوڕێی ئەزیزی ئەم دەڤەرم، هەرێک لە کاکەڕێکان وەلید کە چالاکوانە، خاتوو بێخاڵ سلێمان توێژەری کۆمەڵایەتیە، کاکە کرمانج فەتاح چالاکوانە و خاتوو ناسکە ئەحمەد پارێزەرە. بەڕوخسەتی هەر هەمووتان لە کاکەڕێکانەوە دەست پێکەم. پرسیارەکەم پرسیارێکی گشتیە. کاتێک باسی خەم و نیگەرانی و داواکاریەکانتان ئەکەن، یەکسەر مێشکتان بۆ لای چ بابەتێکە چ؟ بەخێر بێن کاکیالگار و شاری سۆران و بەخێراتنی ستافی کەناڵی وشارەکەین بۆ ئێرە. بێگومان تۆ کە سەردانی هەر شارێکەکەیت بەبەرچاوی خۆتەوە وەکو ڕاگەیان کار وەکویان ستافیدا ئەبێنن کە کۆمەڵێک کەموکڕی بەم شارەوە دیارە. ئێمە هاوڵاتیەکی ئەم شارەش زیاتر لەو ڕوبڕی ئەو کێشانە ئەبینەوە کە لەم شارە هەن. بۆیە ئێمە ئەکرێ کێشەکان دابەشکەین، یان هەبوونی کەموکڕیەکان دابەشکەین بەسەر ئەو چینانەی کە لەو شارە ئەژین. ئێمە لە گەنجەکانەوە گەر باسکەین یان باسی چینی ئەو خوێندنەوارە باڵانە بکەین کە ئەبن بە مەهەندیسێکی زۆر باش، بەڵام شوێنێک نییە بتوانن کاری تێدا بکەن، ئەتوانن ببن بە مامۆستایەکی زۆر باش، بەڵام مەدرسەیەکی وای تێدانی یان قوتابخانەیەکی وای تێدانی بتوانن تواناکانی ئەو باش بەکاربێنن بۆ پەرەپێدانی پەروەردە و خوێندن. لە باشترین دۆخدا شارەکە بچێ. بێگومان ئەمانە واکە ئەم گەنجە سەرگەردان بێ ڕوو لە شارێکی تر بکە. یەکەم شت کە لەم شارە بکرێ داینگەی باش نییە تا ئێستا کە نییە، داینگەیەک نییە. لەوەوە مەسەلەن باخچەیەکی ساوایەن کە پەروەردەی سەرەتاییە بە شێوەیەکی باش نییە، یعنی کەرتی تایبەت هاتووە لە خانوویەک باخچەی ساوایانی گرتو تایبەتیشە پارەش لە خەڵک وەرەگرێت. چۆن ئەتوانین لە خانوویەک، ئێمە لە خانوویەک دڵمان تەنگە بێت ئی منداڵ ئەو چی بکە؟ مەسەلەن تۆ ژوورێکت بۆ دروست کرد بۆ پێت وایە خزمەتێکی زۆر باشی منداڵەکاکی. سپاس دەکەم کاکەڕێکان، حتمما دێمەوە خزمەتان بچمە خزمەتی خاتوو بێخاڵ کە توێژەری کۆمەڵایەتی خاتوو بێخاڵ هەر با لە ماڵەوە دەست پێ بکەین وەکو هاوڵاتیەکی ئەم شارە، ینی لە ماڵەوە ئەو معاناتانە چییە ڕوبەڕووی خێزان ئەبێتەوە و ئیدارەی شارەکە و حکوومەت لێی بەرپرس؟ دەستپێک خۆشحاڵم کاک یادگار کە ئەو لەو شارن باز لە گیرۆگرفتەکانی ئەم شارە ئەەکەین. بەزدی خێزانەکان لە قەیرانەکی کۆمەڵایەتی زۆردان، چونکە تا ئێستا نەیتوانیوە ڕێزگەیەکی باش لۆتاکەکانی هەڵبژێرێ، لۆتاکەکانی پێپەروەردە بکات، چونکە دایم ئەو گیرۆگرفتانەی لە ناو کۆمەڵگەدا هەن، ئەو کێشانەی لە ناو کۆمەڵگەدا هەن ئەبردرێنەوە نێو خێزان، هەکە لە ناو خێزانیش تیایدا لە دایک و باوکۆ تا منداڵەکان ڕوبەڕووی چەندەها کێشە و مەشاکلی تر دەبنەوە کە لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە شێوەیەکی زۆر نێگەتیڤانە کار دەکاتە سەر ئەو تاکانی لەناو ئەو خێزانەدا هەن. سپاس دەکەم خاتوو بێخاڵ، حتمما دێمەوە خزمەتی ئێوەش. کاکە کرمانج، ئاگادار بووم لە کاتی قسەکانە هەر شتت بیرەکەوتەوە. جەنابتان وەکو چالاکوانێک کە بە بەردەوامی ئاگاداری دۆخی ئێرن بە دوواداچوون بۆ کێشە و خەمەکانەکەن، چ خەمێکەیە یا چ کۆژانێکەیە، کۆمەڵە خەمێکەیە کە خەڵکی ئەم دەڤەرە بەدەستیەوە ئەناڵێنێ زیاتر لە هەموو شتێک؟ سپاس کاکادەر.
پێم خۆشە کە بۆ شێوازە دەرفەت ئەدەی بە گەنج کە قسە بکات ئەوە بۆ من جێگای سەرنج بوو کە وەکو ڕاگەاندکار بتوانانی ئەمە بکەیت هەڵبەتە وەڵاهی برینەکان زۆرە کاکە ئەدگار ئەمە قسەی لەسەر بکەیت بەڵام ئەوەی کە من ئاماژەی پێ بدەم ئەگەر تۆ پێناسەیەک وەرگری بۆ شار ئەڵێ شار پێویست شار ئەو شوێنەیە کە هەموو پێداویستەکانی ئینسانی لێ دەستە بەرەبێت باشە بەڵام ئێمە سەیرەکەین شارەکانی کوردستان بە گشتیش ڕەنگە نەک بە تەنیا سۆران بەوکو پێویست نەتوانێت خواستەکانی ئینسان دەستە بەرکات ئەوەی کە لە ڕوانگە کۆمەڵایەتەکەیەوە تەماشای بکەیت لە ڕوانگە ڕامیارەکەیەوە تەماشای بکەیت هەموو ئەم شتانە کەیماسی گەورە هەیە باشە لە شارەکانمان من نامی بەوردی کارەکان ئاماژەی بە زۆر شتی جواندا لە ڕۆی گەشتیاریەوە پێویستە وشارانە مامەڵە لەگەڵ کەرتی گەشت و گوزار بکرێت باشە من سەیرەکەم پار ساڵ 1 ملیۆن سەردانی کەر هەبووە بۆ شاری سۆران و دەوروبەری باشە ئایا ئێمە وەکو هەلیکار بۆ گەنجەکان ئیسپادەمان لێ کردووە نەخەریەکی 1000 دیناریان بێنایە زۆر کە زۆر لەوە پێشەوەی بێن ئەنی ئێمە لەناو ناوخنی کۆمەلگای ئێمە هەمیشە گەنجە بینین بەرکەوتمان لەگەڵ گەنجەیە هەمیشە گرفتی بێکاری و نەبوونی هەلیکار خاستن بۆ ئێستا بۆ گەنجەکان وەکو ڕەگەزی نێرکەمە سزای بۆ ئافرەت زۆر زۆرکەمە بڕوانەکەم لە سەداتە شتێ پڕکەم باشە ئەبێ هەڵسەنگاندن بکەین بۆ شتانە هەومان 30 ساڵە وەکو تەمەن لەم شار ئەژی ئەم شارە لە سەفرەوە دەستی پێ کردووە باشە شارەکە لە بنیادەکەی یەکەم جار کە پلانەکە بۆ ئەم شارە استراتیژی ئەم پلانی کە بۆم شاردانراوە هەڵە دروست کراوە بەڵێ ئەنی شتەکە بە هەڕەمەشی ڕۆیشتووە ئەنی پلانێکی تۆکمە نەبووە لەوەی کە بتوانانی شارەکە بە شێوەیەکی ئەکادیمی باش کۆنتترۆل بکات ئەوەیەک لە هۆکارانە بووە کە ئێستا ئەیبینین شارەکە بە هەڕەمەچی گەورە ئەبێت هەر لە ڕێژەکەی هەر لە زیاد بۆندایە باشە ئەبێ بە زۆرێک لە زۆرەکان ئێمە بە سیستەمی بکەینەوە ئەم شارە سوپاس قوربان هەر بژیت خاتون ناسکە دەمێکە چاوەڕێیە ناسکە خان ئێوە پارێزەرن و یەکێک لەو گلەیانەی کە زۆر لەم سنوورە ئەکرێ ئەوەیە کاری نایاسایی لە لووتکەدایە زێدەڕەوی لەسەر موڵکی تاک و موڵکی میریش ئەی لێرە باسیەوە کرێوترێت چیا شاخ بە موڵکی کەسی و تایبەت مامەڵی لەگەڵاکرێ ڕووبار وەکو پارێزەرێک لەو ڕۆوە تێبینی چیتان کردووە و هەستەکەن بابەتەکەش هێندە قورس نییە ئەگەر ئیرادە و ویستی چارەسەر هەبێ زۆر سپاس بۆ هاتنەوە بۆ پیشاندانی خەمەکانی ئەم شارە و بەگشتی ئەو منتیقەیە ئەکید ینی بە بەردەوامبوونی حیات بە زۆربوونی تەزەخمی زیادبوونی عەدەدی سوکان داواکاری و پێداویستیەکان زیاتر بێ و غەڕەزی ئینسان زیاتر یەخوازێ اینجا پێویستە ئاستی خزمەتگوزاری داواکاریەکانیش لە ئاستی تەموو و بەردەوامی ژیان دابێت لە ئاستی گەشەکردنەکان دابێت و ئەوەی ئەمە بەگشتی لەم منتیقەیە ئەبینین ڕەنگە بڵێن نەک لە ئاس نەبووە ڕۆ زۆریش تا ڕادەیەک دواوەن کەوتووە چکە بەڕاستی پێویستە ئاستی خزمەتگوزاریەکان تەنها لە سوارچەوەی محافەزە تەرکیز نەکرێن بەڵکو هەموو کوردستان بە یەک پاکێج لە خزمەتگوزاریەوە سیر بکرێن ئەکید ئەوە یعنی بە پێشساوی هەڵام لە هەموو شارەکانی کوردستان ئێستا پرۆژە هەیە پارە تەرخانەکرێ گوژمە تەرخانەکرێ لە سۆرانی چ نبینم ئەکید بەڵێت یعنی ئێمە لە زۆر ڕۆ کەم تەرخەمین هەیە لە زۆر ڕۆ داواکاری و کەم و کوڕی و کێشان هەیە هیچ شتێک نەکەن کەوتە بواری جێبەجێکردن بووە هەر بەسیترین شت ئەو ڕێگاوبان زۆر ینی شوێن هەیە پێوی چەند ساڵە داواکاری ئەکرێت لەناو خۆڵ و خاشاکدا خەڵک ئەژی کۆڵەکان نەتوین کۆڵانەکانیان نەتوانرانی قێڕ بکرێن ئەوەی کە پێویستە بەشەیەکی جوان جێبەجێ ناکرێت لەوەی کە مودەشی زۆر بەردەوام نابی ینی ئەگەر باس هەتا ڕێگاوبان ئەمە هێمای هاتوچۆن هەیە 4 بۆ 5 ساڵ بەرەوسەرەوەیە ینی هێشتا پاچی کەوتووە ینی بژمەکی زۆر کەمی پێویستە ینی هەیە چاکردنەوەی هێمایەت زۆر کەمە ینی توکە بە ئەو منتیقەیدا تێپەڕی لەسەر زیادی ڕێسی جەرگت لەو پۆلیسی دێشیکە بە کاتی قرجێ گەرم زۆر گەرم و بە کاتی زۆر سات بە دەست ئیشارەتی لەوە زۆر دیارە دەچینە شارستان ناسکە خان دیارە وەڵی ینی هەر لە جەنابی قایمقامەوە تا بەڕێوەبەرەکانی دیکەی تر ئاوە کارەبایە شارەوانیە هاتوچۆیە ئەمانە بابەتی زۆر گەورە نین و خەڵکی ئێرەش خەڵکێکی شایستەی ئەوەیە کە لایەن لێ بکەنەوە چونکە ئێمە وەکو بەرنامەی داواکار باکمان نییە دەیان جاری دیکە دەینەوە هەر باسیەکەینەوە هەر ئەبێ چارەسەر بێ کاکەڕەکان لێرەوە من داوا لە قایمقامی نوێی خەزای سۆرانەکەم کە بێگومان گوێبیستی ئەو قسانە بێ سۆران ناوچەیەکی جوگرافیایی زۆر بڵین لەبارە کە
کە بتوانرێت کۆمەڵێک بەنداوی بچووکیشی تێدا دروست بکرێت ینی تاکەی ئەمە نزیکەی 20 ساڵە ئاوەدانی تێدا دروستە بێ بەڵام نەتوانراوە بەنداوێکی بچوو دروستکەی لەم شارەکە هەم لە ڕووی کارەباوە هەم لە ڕووی سەرچاوی ئاوی پاکەوە هەم لە ڕۆی سامانی ماسیەوە هەم لە ڕووی ینی کۆمەڵی مەسەری گەشتیاری ئەوانە هەمویان سوود بۆ ئەم دەبەرە دروست دەکەن ئەوە بەڕاستی بۆ من زۆر ئەساسە هەروەها گرنگجی بدرێ بەوەی کە تۆ بەر لەوەی شوێنێک ئاوادان کە ئەو کە گەشتیاری بچێتێ خەڵک فێری ئەو بکرێت چۆن ئەو شوێنە بپارێزی ئێمە هەندێک شوێنمان بەڕووی خەڵکدا کراوە گۆمی فێڵا و یەکێکە لەو نمونانەی کە لە دەبەری چۆمان مەسەڵەن بەڕووی هاوڵاتیان کراوە بەداخەوە خەڵک ئەچێتە قەیلیەکە بەڵێ ینی تۆ ئاگری تێبەرەدا ینی کۆمەڵێک خەڵک دروست بووە بەڕاستی لە شارەکانی تر دێ گاڵتە بە سروشتی ئێراکە ئەبێ مەسەلەن سنوورێک بۆ ئەو شتەدا بندرێت چاودێریەکی زۆر توندی ئەو شوێنانە بکرێت ینی ئێمە کۆمەڵێک دام و دەستگای ئەمنیمان هەیە با چاودێری ئەو شوێنانە بکرێت پاسەوانی دارستانمان هەیە با پاسەوانی گەشتیارمان ژمارەیەکی ێزگار زۆرن بزڵ خات و بێخاڵ بابەتێکەیە بەلای منەوە زۆر مەبەستمە گەنج لەم شارە مرۆڤێکی پشتگوێ خراوە بێگومان پشتگوێ خراوە لە گشت کۆمەڵگەکان ئەوەی ڕابەری کۆمەڵگە پەرپسانی ئەم شارە خوا باو پرسیارەشم بیر نەچێتەوە ببوورە قسەکەت پێ بڕۆ پەرپسانی ئەم شارە حەزەکەم لە زمنی قسەکانتە وەڵامی ئەوشم بیت قەت ڕوویداوە گەنجەکان کۆ بکەنەوە لەگەڵیاندا بن جوابی ئەوشم بە هیچ شێوەیەک نەبووە ئەسڵۆن لە سۆران گەنج پشتگوێ خراوە لە سۆران گەنجی زۆر ڕۆشن فکر ڕۆشنبیر خوێنەرمان هەیە هەز بە کێشە و گرفتەکانی ئەم شارەکان بۆ نمونە کاتێک کۆمەڵێک گەنج کۆ ئەبنەوە بۆ ئەوەی لەسەر بابەتێک کە گرفتێکی گەورەیە لەو شارە قسە بکەن کاتێک میوانداری لایەنە بەرپرسەکانەکەن هیچ بەرپرسێک ئامادە نیە بێت باڵپشتی ئەو گەنجانە بکات و گوێ لە داواکاریەکانی داریشیانەکەن اینجا بێگومان نەن خۆمان ئەوەمان دیتە ینی لەسەر بابەتە هەرە گەورە و گرفتەکانی ئەو کۆمەڵگەیە قسەمان کردووە میواندارین کردینە زاری وا هەبووە بەرپرس هەبووە تەنها دەدەقە هاتووە دانیشتە و پەیوەندی بۆ بەرپرسەوە شەوە هەبووە بەڵام ئامادە نەبوو گوتیتی کۆبوونەوەی دیمێ ئایا کۆبوونەوەی ئێمە گرنگتران کاتێکە بانگێش نەکرێ بێ خۆی حزوری بێ بۆی لەزانێ خەمەکان بزڵبت بابەتەکە پەیوەندی بە ئەوە هەبووە بەڵام هێشتاش ئامادە نەبووە گوێ لە گیر و گرفتەکانی ئەو گەنجانە بگرێت کە لە سەبارەت بە چ بابەتێکەوە دێن قسە ئەکەن ینی ئەمە وای کردووە دووبارەیەکەمەوە ئەم قسەیەکە گەنج بێهیوا بێ لەوەی کە لە داهاتووە ڕۆڵی هەبێ لە دەستی هەبێ لە ئاوەدانکردنەوەی ئەم شارە و لە خزمەتکردنی کەس و کاری خۆی لێرە ئەمە وای کردووە کێشەکەیەک شتا کاک یادگار ئەمە ئاماژەی پێ بدەین سەیرەکەیت بۆ نمونە تۆ حکومەت بۆ نمونە ئەیکات بەڵام لە پاڵ ئەوەی کە کارەکە ئەکات بۆ نمونە قیرتاوکردنە یانە مەسەلەی ئاوە یان هەر شتێک لەم بابەتانە سەرکەیت بەشێکی شارەکە قیرتاو کراوە بەڵام چۆن قیرتاوکردنێک باشە ئەدرێتە کەرتی تایبەت بە کواڵێتێکی ئەوەندە نزم چاچی ئەکات ئەو پڕی خۆی بگرێت 2 ساڵە ئەکێت چاودێریەکە چاودێری نازانم دەبێت ئەرچی حکوومەتە بەڵام ئایا حکوومەت ئەوەی کردووە بەسیترین نمونە ئێمە بە خەڵکە مشاهدی ئەمەیە من لە خۆمەوە قسە ناکەم باشە دەواازەی کە تۆ داخلی سۆرانە بیت ئەو شەقامەکە دروست کراوە لە مودەی 2 ساڵ پێم وابێ شەقامەکە ساڵی تێکەوت باشە ئێستا بە پینە و پەڕۆ بەڵێ ئێمە کاتین لە پاسی یادگار لە 2000 ڕۆژوار چاڵ بوو و کاتوتم ئەتوانی ماسیت یا ئەوە کراوە کاکیاد شتێککە زۆر مهمە وەکو هاوڕێن ئاماژیان پێدا ئێمە کە لێرە ڕخنە ئەگرین ڕخەکەمان ئاراستەی ئەوەیە کە بتوانین شتەکە باشترکە بێگومان ئێمە خەمخۆری ئەم شارڕاستی ئەمانەوێ شتەکان باشتر بڕوت بڕێەوە باشە هەدەفەکە ئەو نێت تۆ نیشانەیەک ئەپێکچیت هۆکارێک لە پشت ئەمە بێت ڕخێک لە پشت ئەمە بێت ئەمە نییە ناوی کەسمان خەمەکان باس ئێمە وەکو گەنج چکە ئێمە پێمان وایە ئێمە سنتەرین دووبیانش هەر بە سنتەری ئەمێنینەوە ئەتوانین ئیدارەدانی ئەم شارە بکەین دووبیانی ئێمە خزمەتی ئەم شارە بکەین هەدەفی ئەمەوەی بتوانین شارەکە بە شێوەیەکی جوانتر و بە فۆرمێکی نوێەوە نیشانی دەور بەرمان بدەین. سوپاس دەکەم کاکەمان خات و ناسکە باسێکی دۆخی دادگاکان و ڕۆڵیان لە یەکلایکردنەوەی ئەوانەی لێرە بە کێشەدا ئەندرێن بۆ بکەی لە ئیش و کاری ئەوانیشە ینی هەندێک کەس و کەسایەتی باڕاستەیەک دەستێوەردانەکەن کە بۆ خۆیان چاک بێت و بۆ کۆی خەڵک خراپ بکەوێتەوە دەست خۆشبی ینی زۆر پێم خۆش کە باسی وا بکەین چونکە چەند بەرنامەی بە سەربابەتی گشتی و خەدەماتی دیکە باسکرێن بەڵام لە ڕووی دادنە سلکی قەزائیەوە کەمتر باسی ئەو مەجالی کراکە
زۆرترین کێشە و گرفتیشی ڕەنگە هەبی لەو مەجارەیدا یەکێک لەوانە بۆ نمونە بینایی دادگان ئەگەر بچی تەماشا بکەی وەکو معتەی وایە نەک وەکو بینایی دادگای ئەسڵەن ئەو بینایی دادگای ناتی یعنی کێکەم جار لە سەرەتایی هەبووە کەم عەتە بووە ئێستاش هەر هەمان بینایە هیچ گۆڕانکار نەکرا پێویستی بە بینایەکی نوێیە لە ڕووی ڕێژەی دادوەرانەوە زۆر نەقس و کەم و کوڕیمان هەیە هەندێک جار تا ینی یەک دوو ئەو محکەمەی ئێرە پێویستی بە سێ دادوەرە ئێستا لە دوو دادوەر و ئێست لە حالیاندا یەک دادوەر داوام تێداکە یعنی پێویستی بە پڕکردنەوەی فراغانەیە لە ڕۆی دایرەی تەنفیزمان هەیە لەوێ هەر کەم و کوڕیمان هەیە یەکێک لە هەرە گرنگەکان کە پێویستن ینی استعجالی پێ بدرێت لە ساسەرکردنیدا محەطەی موقوفین ئەوانی کە ڕائەگرێن کە پێش تا حکم ئەدرێن ئەمە محەطەمان هەیە لێرانە ئەوەی کە قاسرە ئەوەی کە مخدراتی کردی ئەوەی قەتڵی کوشتنی کردی ئەوەی کە دزی کردی هەمویان پێکەوە کۆکرێنەوە کەسێک بەهۆی ڕووداوێکی یاتچۆکە لە دەسەڵاتی خۆی نەبووە لەگەڵ کەسێکا بێکە بە تۆمەتی مادەی وەژبەر لە یەک شوێندانێن لەو سەرەوە ئەویش حاڵی لەو خراپتر دێت بالضبط هەدەف لێ حکم و دادگە و ئەوانە ئیسلاحە بەڵام لێراندا کە تو هەمویان تێکەڵەکەی کەس منداڵەشی گچکەتن لەگەڵ تاوانبارێکی زۆر گەورە تێکەڵەکەی ئەوە تو تاوانباری گەورەتر دروستەکەی نەک ئیسلاح لەو مەجالەیە بکەین یەکێکت کە لە بابەتەکان کە لەو منتیقەی زۆر باوە کە کێشەکان زیاتر بە عەشایریەوە یەکلایەنەکرێنەوە کە ئەمەش نەک هەر چارەسەر نیە بەڵکو ئیدامەدانە بە زیادبوونی کێشەکان چکە بنبڕی کێشەکان ناکە لەلایەن کچکەوە ئەهمیەی سوڵتەی قەزایی دادگاکان لەلایەن خەڵکیەوە کەمەکاتەوە خەڵکە کۆمەڵایەتێکە زاڵە بێ بەسەر دۆخی یاسا و قانون مصداقیەتی دادگا کەمەکاتەوە متمانەی خەڵک بەرامبەر دادگا کەمەکاتەوە یەکێک کە لە بابەتەکان کە پێویستە ئەکرێ ممکنە و توانای ئەنجامدانی هەیە دەزانین کە ئێرە چوار قەزا بەسەریکەوە یەکێ دەکرێت بڵێن شوپە معافەسەیەکە سۆران یعنی موقعێکی گەورەیە و بالضبط خەڵکێکی زۆری لەسەرە ئەکرێت دادگای تاوانەکانش لێرە بکرێتەوە ئەمە سۆران تا ئێستا کە چوار قەزا لێ منتیقەی زۆر گەورەیە چوار قەزا لەسەر بالضبط خەڵکێکی زۆرە یعنی هەر لەسەر عدوودان کە قەزەی زۆر گەورەی لێ ڕوەدا پێویستە دادگای تاوانەکان لێ بکرێتەوە کە ئیمکانیشەیە هەر ئێستا لە مەجاری دادوەریەوە بەگشتی هیچ چاودێری و پێداچوونێک و سەرسەرێک نەکرا هاوڕێکانم پێمەڵێن کاتت تەواو بووە لەسەر مەسئولیەتی خۆم یەک داواکاری کۆتاییتان زۆر بە کورتی وەرەگرم هەر چوارتان یەک داواکاری یانێکی یەک پێیان بە ئارەزووی خۆتان هیوادارین چاوخشانەوەیکی گشتی بە هەموو مەجالەکاندا بکرێ بە شێوەیەکی خەمخۆرانە لەیان کەسێک کە ئیرادەی جێبەجێکردن و چارەسەرکردنیان هەبێت هیوادارم کە وزارێکا کە یادگار هاتەوە ئەو شارە بە جیاواز ئەم شارە ببنێتەوە شتیوان بخوا دەرم ئەو جارێ ئەگەر گەنجەکان باسییان لە گرفتێکەوە کرد یان بەرنمێکی وها هاتە پێشەوە بەرپرسەکان لێران ئامادە بن لە خودی لە پشت کامێرەوە ئامادە بن و گوێ لە گرفتان ئەوانیژنەیە نێمەی بینەلایەن گوێ لە گرفتەکانی گەنجان بگرن چونکە تەنیا گەنجان ئەزان معاناتی ئەو شارە چیە و چۆنە و چۆنیش چارەسەرەکرێت و هۆکارەکانیش چی دەست و چاوت خۆش بخات کاکەگەر بە هاوڕێتی نێوان مقاول و خای مقام و شارەوانی ئەوانە نمێنێ ئەوان نابێ هاوڕێ بن بەڕاستی گەورە من داواکاریم بۆ قایمقامی نوێ ئەوەیە کەس نەکا بە هاوڕێ خۆی بێ هاوڕا بن لەسەر خزمەت بالضبط ئێوە هاوڕێ بن لەسەر خزمەتکردن نەک مەسەلەن پێدانی مەشروع و پرۆژە بەیەکتر دواتر کە ناتوانن خۆشتان سزای ئەو کەسانە بدەن کە سەرپێچی ئەو پرۆژەکانی خۆیانەکەن بەڕاستی پێم باشە زۆر چاودێریی توندی لەسەر ئەو پرۆژانە بن کە حکومەت ئەی خاتە بواری جێبەجێکردن حکومەت تەنها ئەرچی ئەوە نییە بیدا بە تەندەرێک ئەبێت چاودێری گشتی ئەبێت چاودێرێک هەبێت لەسەر ئەو پرۆژانە تا لە دەستپێکەوە تا کۆتایی لەسەر پرۆژەکانی دەست و شاوتان خۆش من نەزانم ینی دڵتان مێشکتان زۆر لەوە زیاتریتە بەڵام کاتی بەرنمەکاری هێندا ئەو کارە سوپاس کە شەرفمەندان کردم بەوەی کە لە بەرنمەکە حزورتان بێت و بەنسبەت ئەوەشەوە ئەوەندەی من بە دوواداچوونم کردووە نیەتێکەیە کە خزمەتی ئەم دەڤەرە بکرێت سۆران بکرێت بە ڕاستەقینەیی کە گوێ وەکۆی وتت پەیوەندی نێوان نازانم وەبەرهێنەر و بەرپرسەکان و چی و خێزانەکان ئەوانە نەمێنێت بەڵام حتمما بەبێ پاڵپشتیەوەی گەنج و تەواوی زۆرینەی هاوڵاتی ئاساییەکەی سۆران ئەم کارە ناکرێت ماندوو نەبن و دەست و چاوتان خۆش بێ هەر بژێت.
فەیسەڵ سوپاس بۆ ئەم دەرفەتە پێم خۆشە ینی ڕێک بە پرسیارێکی ناباوە دەست پێ بکەین و بە ڕاشکایی وەڵامی بۆ وەربگرینەوە بۆچی کێشەی کارەبا لەم دەڤەرە چارەسەر نابێت پێشەکی سپاس بۆخوا بەخێرن سەرچاو تەبیعی کێشەی کارەبا لێرە کێشەیەکی کۆنا بەهۆی ئەوەی کەوە ئەم شارە خێرا گەشەی کردووە بە تەریب لەگەر ئەم گەشەکردنە پرۆژەکانی کارەبا وەکو پێویست ئەنجام نەدراون هیمەتی زۆر کراوە پرۆژە کراوە بەڵام وەکو پێویست پرۆژەی برێسە تا سەد داخوازی خەڵکی جێبەجێ کردووە نەکراوە ئەوەی کە ئێمە ئێستا سوود لەو تۆڕە کارەبایانە وێزگەکان وەرەگرین دەگەڕێتەوە بۆ پێش 2013 بەشێکی کەمیان پاش 2013 تەواو بووینە باقیدی هەمووی ئەو کات دانیشتوان چەند بوو؟ دانیشتوان ئێمە وەکو هاوبەشی کارەبا ئێمە ئەو کات 6,000 هاوبەشمانە بوو ئێستا 75,000 هاوبەشی کارەبا هەیە ئێمە تواناوە بە هەمان تواناوە بەڵێم داخوازی هاوبەشانیش وەکو پێشان نەماون لەگەر باشبوونی باری دارای خەرک و نوێبوونەوە لە بنیاتنانی شار و خان و گۆڕانکاری لە خان و ئەوانە ئامێرە کارەبایانکانیش زیاد بوون نانی مانای ئەوە نیە خەرک تەنها هۆکاری زیاد بوون بەڵام زۆر جار هەر هەمان خەرکەکە بەهۆی ئەوە کە گۆڕانکاری لە ژیانی کراوە ئەوانیش داخوازیەکانیان زیاتر بوون. باشە کاک فەیسەڵ ئێوە یەکەم شوێن یان مەرجعی خۆتان کە داوای چارەسەرکردنی ئەم کێشەی لێ بکەن وەزارەتی کارەبایە قسەتان لەگەڵ کردوون داواکاریەکانتان خستۆتە بەردەمیان وەڵامی ئەوان چی بووە؟ ئێمە لە هەموو کابینەکانە من خۆم لەگە مدیر عام لەگە قایمەقامەکان هاتوونێتە سەرخەت هەتا کۆبوونەوەشمان ئەنجام داوە لەگەر وەزیرەکانی پێش و لەگە جەنابی وەزیری کارەبا ئێستا ئەوەی کە ئێستا کراوە لێرە وەکو شۆڕشێک وابوو بەڕاستی چونکە ئێمە چەندین ساڵە داوای هێلێکی 132 KV ئەەکەین چونکەوەی هەمانە توانەکەی زۆر کەمە یەک هێڵیشە یەک هێڵە بەڵام ئەگەر یەک کارەسات شتێکی سروشتی ڕووبدات ینی ستونێک بکەوێت خۆشبەختانە لە کابینەینەوەم ڕەزامەندی لەسەر درا بەشێکی پرۆژەکە جێبەجێکرا بەڵام لەسەر نەدانی پێشینە بە بەڵێندەر تاکو ئێستا کارەکان دووبارە دەست پێ نەکراینەوە. ئێوە قسەتان لەگەڵ حکوومەت و لایەنە حکوومیەکان کردووە چونکە ئەبینی لە ناکاوە بودجەی لە ناکاو نائاسایی تەرخانەکرێت هەستەکەن کێشەی کارەبا یان بابەتی کارەبا بە شێوەیەکی گشتی بابەتێکی هێندە استراتیژیە کە حکوومەت ئەبێ بێتە سەرخەت و ئەگەر قەرزیشی بۆ کردبێت لاتان لێ بکاتەوە. ئێمە هەفتانە دەڕۆژدارێک ئەبدێتی و بابەتەکەینەوە هەفتەی ڕابردوو لای جەنابی قایمەقام ئیتیسال کرا بە جەنابی وەزیری کارەبا جەنابی قایمەقام پەیوەندی پێوە کرد جەنابی وەزیری کارەبا باسی کردکەوە بەردەوام لەسەر خەتە بۆ ئەوەی کێشەی دارایی چارەسەر بکات و ئێستاش ئەوڕۆ من پرسییم نووسراو کراوە دووبارە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی ئەو پێشینانەیەکەوە بە ئیستحقاقی بەلەندەر دانراون پێیان بدرێت. باشە هیچ کاتێکیان داناوە بۆ ئەم بابەتە؟ هیچ کاتێکی دیاریکە کراونیە بەڵام جەنابی وەزیری کارەبا خۆی متابعەی وردی بابەتەکە ئەکات. تۆپەکە لە گۆڕپانی حکوومەتە ئەبێ ئەوان پارەیەکی بۆ تەرخانکەن پێشینەیەک بۆ ئەوەی پرۆژەکە هەناسە باتەوە و سەر لە نوێ قۆناغی دیکە بچێتە پێشەوە. باشە ئەوەی وێزگە هەڵمیەکە چی بەسەراتەر لە وێزگە هەڵمەکە بەردی بناغی بۆ دانراوە شوێنەکە زەویەکە هەمووی ئامادەیە تەنها ئەو ماوە دەست بە ئیشەکە بکەن بەڵام چەندین زار پەیوەندیمان پێوەکردن ئەڵێ کێشەی پارەمان هەیە چونکە ئەو کۆمپانیایەکەوە پرۆژەکە جێبەجێیەکە کۆمپانیایکی بیانیە بیانویان ئەو بوو کەەوە ناتوان پارە بگوازنەوە لە بینی هەرێمی کوردستان و ئەو وڵاتێکەوەن ئەوان دارایەکان لێە پێشوەختە خەمی ئێمە نەخورەوە پێشوەختەوە ئیشیوانە ئیشی ئێمە نەبوو ئیشی حکوومەتیش نەبوو چونکە پرۆژەکەەوە بەرهێنانە. کاک فەیسەڵ بەنسبەت پێوەری زیرەکەوە ئەم پێوەرانە چەند لە خەم و کێشەکانی کارەبا لەم سنوورە چارەسەر ئەکەن چونکە باس لەوە کرێت کە جیاواز لە پێوەری زیرەک و سمارتەکانەوەی تایبەت بە ئاوە ئەوەی کارەبا باشتر چۆتە پێشەوە. بەڵێ هیواشی زۆرمان بەو پێوەرەیە چونکە ئەو سیستەمەی کەدانراوە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت کێشەی کارەبا تا ئاسێکی زۆر باش چارەسەر ئەکرێت بەشێکی زۆری ئەو کارەبایەکەوە بەرهەم دێت و دا بەشەکرێت لەسەر تۆڕە کارەبایەکان بە فیڕۆ ئەچێ
نسبەیەکی زۆر باش لە ئەو وزەیە ئەگەڕێتەوە ناو تۆڕی کارەبا ئەتوانین سوودی لێ وەربگرین کەوا لەلایەن وەزارەتمانەوە ڕاگەیاندراوە نزیکەی 140 وزەی بە فیڕوس هەیە لەسەر تۆڕەکانی کارەبا ئەگەر ئەو 140 بگەڕێتەوە ناو تۆڕی کارەبا ئاستی پێدانی تەزووی کارەبا بە هاوبەشانی کارەبا زۆر بەرزە بێتەوە وە کارەکانیش لەم دەفەرە زۆر بەباشی بەڕێوە دەچن ئەو کەم و کورتیانێکەوە لە شوێنەکانی تر هەبوونی لێرە ئێمە دەرکمان پێکردووە دووبارە نەبووینەوە وکە و لیژنەکانی سەرپەرشتی پرۆژەکانیش بەردەوام لەسەر پرۆژەکەین بۆ ئەوەی سیستەمەکە وەک خۆی جێبەجێ بکرێت. بەنسبەت گلەیەکی دیکەی هاوڵاتیان لە مۆلیدەکانە ئەڵێن لەبەرەوەی ڤۆڵتیەکان نزمە کەمە وەکو پێویست نییە ئەگەر 4 ئەمپێر هەبێ ڕەنگە 2 ئەمپێر 2 ئەمپێر و نیو بگاتە ناو ماڵەکەت ئەمە چۆنێەوە مامەڵەتەن چکە لە ئەنجاماوان وەکو کارەباکە نییە بڵێ پارەمان بۆ نمونە پارە نادەن بە حکوومەت پارەی ئاوە پارەی کارەبایە لە کاتی خۆیە نادرێت و دەفع ناکرێت ئەمە هەموو مانگێکە بێ پارە بدەن حەقی خۆیانە کە چاوەڕێ بکەن خزمەت گوزارێکە لە ئاستێکی زۆر ڕێک و پێکارێت. موەلی داهلیەکان لەژێر لیژنەی بەڕێوەبەراتی دابشکردنی کارەبای سۆرانەوە سەرپەرشتی کارەکانیان ئەکرێت بۆیە هەر کێشەیەک هەبێت لەلایەن هاوڵاتیانەوە ئێمە ئاگادار بکرێتەوە ئەوە لیژنەکە سەردانی شوێنەکەکات ئەو کێشانێکەوە هەنە ئەبێت لە هەمان کات چارەسەر بکرێن کێشەی دابەزینی ڤۆڵتیە جار دروستە بێت لیژنەکان سەردانی شوێنەکەیان کردووە لە هەر مۆدەیەک ئەو کێشە هەیە بێت لە ئێستادا کێشەکە نەماوە و هەر کێشێک واتەمە ئێستا کێشە نیە لە سۆران و کێشە تا ئێستا گلەیمان پێ نەگەیشتووە گلەی کەم عنی زۆر کەم گوێ بیستە بین بەڵام وەکو گشتی کێشەی دابەزینی ڤۆڵتیە نەماوە لەسەر مۆلدەکان چونکە ئێمە پێبژاردنیان پێەکەین هەر مۆلدێکی لەگەر ڤۆڵتیەی لە ئاستی پێویست نەبی ئێمە پێبژاردننی پێەکەین بەپێی ئەو ڕێنمایانە کەوا دانراون. کاک فەیسەڵ حسێن بەڕێوەبەری دابشکردنی کارەبایی سۆران زۆر سوپاس بۆ کاتەی بێمەت بەخشی ماندوو نەبێت. بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت میوانێکی دیکەی بەرنامەکەم ئەندازیار تەحسین سەعدوڵڵا عەبدوڵڵایە بەڕێوەبەرایەتی ئاوی سۆران. ئەگەر بگەڕیتەوە سەر لێدوانەکانی پێشووتری جەنابتان چاوپێکەوتنەکان بە بەردەوامی باستان لەوە کردووە کە کێشەی ئاو لە سۆران لەم دەڤەرە کێشەیەکی گەورەیە ئەبێ چارەسەر بکرێت. بۆچی ساڵ و دوان و سیان تێ ئەپەڕێ من زیاتریشە بەڵام ئەگەر هەر باسی ئەو ماوەیە بکەم کە جەنابتان قسەی لەسەرەکەن ئەم کێشەیە هەر چارەسەر نابێت خەلەلەکە لەکوێیە؟ بەڵێ بەخێر بن سپاس بۆ ئەو بەرنامەیە حقیقت پێشەکە پێم خۆشە بەگراندێک لە سوورم پێشانتان بدەم لەسەر ئەوەی و ئەو سنوورە چۆنە و مەشاکلی کووە قازە سوورانێک لەو قەزای گەورەی پارێزگای هەولێر گەورەترین قەزای پارێزگای هەولێر توانم بڵێم کە بەرفرابوونێکی یەکجار زۆر سەرەی بەخۆی دیتێ لە ماوەیەکی زۆر کۆچون لە سنووری نیودەوڵەتی هەیە و 4 قەزای گەورە لە دەوروپشتیتانە و خەڵک هەموو ڕوو ئەکەت بوو ئەم قەزەیە و ئەو ئاوارانێک و لە ئیران و لە تورکیا و لە هاتە شارەکەی دیگەڕاینەوە بوو هەموو لێرە نیشتەجی بوونە یعنی لە ماوەیەکی کورت ڕێژەی دانیشتوان ئێستا گەشتە سەروی 260,000 کەس بەس لە ناوەند دەوروبەری خۆی لە ناوەند دەوروبەست قەزای سوورم ینی ئەو سێ قەزای دیتر بەحس ناکەم تەنها قەزای سوورم بە خەلیفان بە سرشمە بە سیدەکان و بە ناحیەی دیانە ئێستا گەشتی تا 260,000 کەس زیاتر ئەمە بەس لە سنتەری قەزا بە ناحیەی دیانە تقریبا 185,000 کەس نفوسمانەیە ئەو پرۆژانێک و حکوومەت کردیە تاکو ئێستا بوو چارەسەری ئەو پرۆژێت وەختی بوونە ئەنی مەجموعە ئاوارە گەڕایتەوە مجەمەعێک دروست بووە مەجموعەخانەیەک دروست بوونە لەو کاتەی بەس درشکردنەوەیکی بۆری بکرا بۆ ئەو لەو کاتە بگێت و مشکلی کاتی چارەسەر بیت هیچ پلانێک هیچ پرۆژەیەکی ئەوها گەورە دروست نەکرا و بتوانێت مشکلی ئەم شوێرە بەراوردی ئەوەی کو بتوانانی مەسەن بۆ 20 ساڵ 25 ساڵی چارەسەرکەی نەکرا کوتا پرۆژێک و لە قەزای سووران کرایە لە ساڵی 2009 بووە پرۆژەی ئاوی پارۆژەی ئاوی بێخاڵ بووە با بزانام بە گوژمەی نزیکەی 30 میلیۆن دلار بووە و ئەگە بەراورد کرد لەگەڵ ئەو پرۆژانێک و ئێستا لە دەوروبەر و پارێزگاکانی تری ئاو دەکرێتن حتا 90 میلیۆن 500 میلیۆن 300 میلیۆن دلار پرۆژێکی زۆر بچووکە بوو ئەو تەحسین من کە خەڵکی شارەکە ئەدوێنم ئەمەیە گلەیەکەیان لە ئێوە گلەیی ئەوان لە بەرپرسان لە جەنابتان جەنابی قایمقام بەرپرسانی دیکە کە لێرە چونەتە ژێرباری بەرپرسیارەتی گلەی ئەوان لە ئێوە ئەوەیە ئەڵێن
سەیری چواردەورمانەکەین تر لە سنووری هەولێر بێ لە سنووری دۆک بێ لە سنووری سلێمانی بێ لە ئیدارە سربەخۆکانی دیکە بێ بە بەردەوامی پرۆژە هەیە ئایا کەم تەرخەمی ئێوەی بەرپرسانە کە حکوومەت وەکو پێویست نازانێ خەمەکانی ئێرە و داواکاریەکانی خەڵک چییە یان چییە بابەتەکە ئەمە خەڵکی ئەو شارەمە لەو شەراژین بخۆ مشکلی ئاوام احتمال هەبیتن و داروپشتمش مشکلی ئاوی هەبیتن لەبەر خەمی جدی خۆمەک و ئەو مشکلی شارەسەرکەم دەتوانم ئەوەی بە 100% پێت بڵم هیچ کەم تەرخەمێک لە ئێمە و فەرمانبەرێتمە و ئەوانەیە کولەکەرتی ئاو کارەکان نییە چۆن تەرخەمێکە لە هەولێرە هەولێر لاتان لێ ناکاتەوە ئەمە دەڵم حکوومەت دەوی پلانی استراتیژی هەبی بۆ چارەسەری مەشاکل و دامیکردنی خەدەمات ئەم قەزەیە قازایەکی زۆر گەورە و بەرفراوانە ئەگەر تو تەماشا بکەی گەورەبوونیژی بە شێوەیە ئەندازەی نەبووە ئەوە خەلەلێک بووە ینی حکوومەت نەشوە کۆنتترۆل بکات بتوانێتن ئەو قەزە بە شێوەیەکی هەندسی بە شێوەیەک بتوانین خەدەماتی بە شێوەیەکی باشتر بگەینتە چاودێری بکات و گەورەبوونی مەسە سەرپەرستی بکاتن قەزاکە گەورە بووە بە فوجئەتی بووە بە شێوەیەکی ناوەندازەی گەورە بووە ئێستا دەبی چارەسەر بکەن چارەسەریژی ئەمە بخۆ ئەوە چەندین ساڵ دوو پلانەمان دانڕشتە پلان یەکەم پلانێکی سەریعە نیبایکو ئانی مشکلی هاوڵەت چارەسەرکەین پلانی دوام پلانێکی دریشخانێک و احتمالات 2 سال 3 سال وەختی دەبێتن لە پلانی یەکەم تقریبا ئەمە 24 میلیۆن دلار پێویستمان بودجە هەیە پلانی دریشخانێکە کو محتاکی زۆر زەخمە بە 4000 متر مکعب لە ساعتدا ئینتاجی ئاویتی و لە داهاتوی توانین ئەکسپانسیۆنی گەورەبوونی پێ بکەین بگێتە 7000 مکعب یعنی تاواقعی ئەوەی ئەکەن کو سۆران بۆ ساڵی 2035 کێشەی ئاوی نەبیتن باگە ئەو پرۆژە بکریتن ئەو پلانێکی دریشخانە پلانێکی توکمەیە محتاکی پلانە هەنووکەیەکە واکا کە خەڵک لێی نەمێنێت تا کاسی پلانە دوورمەوداکە ئەوەی تەواوی چون هەر پرۆژەیەکی دریشخان تقریبا 2 تا 3 سال وەختی دەبێتن ئەتا تو بودجەژی بۆ دابنکەی ئەوە بە شیوەی قەرز ئێستا من ئەو گلیم هەیە حکوومەت لەگەڵ گەڵێک شوێنێک پرۆژە ئەکات بە شوێی قەرز ئەسن دەن گەڵێک دارن بودجەمانە پارەمانە بەس ئەگە تەماشا بکەیت لە دەوروپشتیمە پرۆژە ئەکرێت ئێستا پرۆژەی ئاو بە 90 میلیۆن بە قەرز دەکرێت لە سنووری هەلەبجە سولەیمانی دهۆک هەولێر پرۆژە ئەکریتن سوڕانجی حەقی هەیە پرۆژە چی بە شیوەی قەرز بچ بە شوێی پلانێک دەریشخان بۆ بکرێتن کەواتە ئێوە وەکو خەڵک گلەی و داواکاری باش کاک تاسین دوو بروسکە پرسیارم ماوە گەر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم لە 2010 باستان لەوە کرد کە بەستنی پێوەری ئاو زۆربەی کێشەکان چارەسەرەکە عەدالەت ئەگەڕێنێتەوە بۆ دابەشکردنی ئاو تەجاوزات و زێدەڕەوی ناهێڵێ داهاتێکیش بۆ حکوومەت ئەگێڕێتەوە بۆ بەو شێوەیە دەرنەچوو کە پلانتان بۆ دانا و بیرتان لێ کردبەوە ماوزوعی پێوەەر ماوزوعێکی زۆر دریشخانەیە حکوومەت ئیشێکە جدی لەسەر کردیە و فعلا زەرورە بکرێتن چون ئەمە یەک لە کێشەکانی سەرەکی لە هەموو هەریم ماوزوعی کۆنتترۆلی و بەزیدە بە فیرودانی ئاوە کە هەیە هەموو شوونەکە لە هەولێر لە پارێزگای سولەیمانی دوو کاتە ئێرەژە هەیە ئیشەکە دەی بکریتن بڕیار لەسەر درا ئیشەکە بە شێوەیەکی زۆر باش دەست پێ کرا بەڵام دیسان دەڵم ئەو پاڵپشتێک و پێویست بوو بکریتن لەلایەن پارلەمان لەلایەن ئەنجومی پاڵپشتی چی پێویست بوو یعنی دەمی پرۆژەکە بگەیت لە یعنی بۆچی دامی پێویست بوو بۆ نمونەیە وەک پێوەریەکە هاتووە و خەڵکی شتێگەشتووە لەوەی کە ئەمە بۆ ئەو باشە بۆ ینی چی بوو تەداخلات هەبوو ڕێگریتان لێکرا ڕێگری لێکرا لایەنە کۆمەڵایەتیەکان شاریان لەسەرتان دروست کرد کۆمەڵایەتی چەندین جار بانگشەی پارلەمان کردن لەسەر ئەو ماوزوعی و ئەوان بووان ڕوون نەبوو ئەو بابەتە کەچی زۆر ماوزوعەکە زۆرە چون بە دراستێک زۆر دەی خاتێکن ئەگەر دقت کردی لە سوشیال میدیا زۆر بەخراوی باسی ئەو ماوزوع یعنی حجومێکی یەکجار زۆر خراپ لەسەر ئەو بابەتە کرا و تەئسیرێکی زۆر لەسەر ئەو واتە کرا ئەگەر ئەمە دەبی ئێستا لە قۆناغی ئەخیرمان ئێستا مەسەن بۆ نمونەگە ئامار بدەم لە سووران ئەمە تقریبا بە پێی ڕێژەی خۆمان تقریبا 18366 پێوەرم بەستیە 13000 هاوڵاتی بە خانوم مایەک و پێوەر نەبەستیە ئەمە باشین لە دەوروبەر کات بڕیار بوتان سێمانگی یەکەم 100,000 وەرەگرین دوای چەندێک وەرەگرین دواتر سزا ئەدرێن بەڵامی چیوا دەرنەچوو ئەوە هەموو لەسەر داواکاری پارلەمان و ئەنجومەنی پارێزگا هەدواخرە ئەمە بە خۆبێک لەوانەوە زۆر معارزم لەسەر ئەواتە چون دانیشتن زۆر کرد لەسەر ئەمە دەبی ئەو بابەتەی یەکلایکە شتێکە زەروریە لە بەرژەوەندی حکوومەتە لە بەرژەوەندی هاوڵاتیە ئەوانەی و سوودمەندن لە ئاوی زیادە بەس ئەوان زەرمەدەن و ئەوانە بوونە بۆ ئەسەوێک و پرۆسەکە بڕێک پەکی بکەویتە ڕاست. لە بەرنامەی داواکار دوایەوەی خەمەکان نەزانین نیگەرانیەکان نەزانین کێشەکان نەخرێنە ڕوو داواکاریەکان باز دەکرێن
وردە وردە جوڵین بەرەولای و کەسانەی کە ئەکرێت وەڵامی کێشەکان چارەسەری کێشەکان بەڵێنی چارەسەریان لابێت و حتمما ڕوونیشی بکەنەوە ئەگەر داواکاریەک لەم سەعاتەیە بۆیان جێبەجێ ناکرێ بۆیان چارەسەر نابێ هۆکارەکەی چییە؟ من بۆ ئەم بەشەی بەرنامەکەم میوانداری جەنابی ئەندازیار هەڵگورد شێخ نەجیب قایمقامی سۆرانم کردووە بەو هیوایی بتوانین هەندێک لە وەڵامەکانمان دەست بکەوێت لای جەنابیان. جەنابی ئەندازیار سوپاس بۆم دەرفەتە ماندوو نەبن. دیارە ئێوە ماوەیەکی زۆر توولانی و دوور نییە کە لێرە دەست بەکار بوون. پێم خۆشە بزانم هۆکارەکەی چییە؟ هەموو جارێک کە ئێمە دێینەوە ئەم سنوورە گلەییەکان تا ڕادەیەک وەکو خۆیانن. بەڵێ زۆر سپاس کاکەرگار، زۆر سپاس بۆ دەرفەتەش. بەسەراحەت من ڕاستە ماوەی 5 مانگ 6 مانگ دەست بەکار بووم، بەڵام 2 مانگە زیاتر وەکو ئەوە کەوتومەستە سەر ئیش و بەرنامەکان. دیارە سۆرانیش وەکو هەموو شارەکانیکەی کوردستان کێشەی هاوبەشەیە کە لە هەموو شارەکانیکەی کوردستانیش هەیە، سۆرانیش بەدرنیێتەوە. بەڵام بە خۆت جەنابەت ئیشارەتت بە خاڵێکدا سۆران جیاوازی سۆران لەگەڵ شارەکانی کە ئەوەیە بە ماوەیەکی زۆر کورت زۆر بەرفراوان بووە، چونکە شوێنی زۆغرافیەکەی سۆران وا بووە قەزاکانی کەوتوتە سەری و شوێنی ئەوانەی با بڵێن هەم ئاوارەکان کە ئێران گەڕاونەتەوە، هەم ئەوانەی کە بە حکمی ئەو سنوورانی کە تووشی ئاژاوە شەڕ و شۆڕ بووینە خەڵک ڕووی تێرە کردەوە، هەم کاتی خۆشی حتا ئاوارەکانی کەرکوشیش هەم ڕویان لەو شارە کردو هەموو لێرەکانەوە بۆیە یعنی شارەکە بە ماماوەیەکی کورد گەورە بووە، لەوانەیە وەکو پێویست ئامادەکاری بۆ نەکرابێتن کە ئەو شارە چۆن گەورە بووە، چونکە فترەکەی زۆر کەم بووە. تا ڕادەیەکی زۆر چاوپۆشی کراوە لەو تەجاوزاتانەی کە بە بەردەوامی هەبوون. هەیە لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکە دواتر لەناو بەرنامەکەش پیشانی دەدەین لە نەخشەکە شوێنی ماڵە، بەڵام بە هەڕەمەکی خانووی تیا دروست کراوە. ئێستا ئەمە تا بێت ئەرکیەوە زیاترەکە بەنیازن چۆن مامەڵە لەگەڵ ئەمە یاد بکەن؟ بە دڵنیاییەوە کاکی یادگار خۆ دەزانی وەکو باسم کرد ئەو کە وەکو ماستر پلان لەگە واقع حاڵ جیاوازی هەیە، بەڵام دەبێت چارەسەر بکرێ. کێشەکە لەوەیدا کە تو ماستر پلانێکت هەیە و ماستر پلانەکە پەسەند کراوە کە هەر شوێنێک کە لە ناواقع حاڵیش مەسەڵەن شوێنێکی سەوزایی هەیە لە ماستر پلانەکە سەوزاییە، بەڵام ئێستا خانوویەکی نزیک لەوانێت 200 خانی لەسەر کرابێتن، خزمەت گوزارشی بۆ ڕۆیشتووە. بێن دراسی بکەین لە ڕووی با بڵێن لە ڕووی ماستر پلانەوە لە ڕووی دیزاینەوە خۆی پێشتری چۆن بووە حەسەب ماستر پلانەکە واقع حاڵەکە چیە ئێستا بێ بەراوردی بکەی و نقطە بە نقطە خاڵ بە خاڵ لیژنەیەک پێک بێنین. ئێستا خەریکن دوو لیژنەمان پێکێناوە بۆ ئەوەی ئەم لیژنانە بێن دراسەیان بکەن بە زووترین کات. کە دەڵێن بە زووترین کات ئەمە ئانی ئەوە نییە بڵێن بە ڕۆژێک و دوو ڕۆژ و هەفتەیەک نا مانگی چێ دوو مانگێوێ، بەڵام دەبێت پرۆسیسەکە دەست پێ بکاتن. ئەو شوێنەیە وای لێ هاتووە چارەسەر کرا پەڕە لەگەی دەست بە شوێنەکانی دیکە بکەیت تا وا بکەین ئەو واقعی ئێستا هەیە لەگەر ماستەر پلانەکە یەک بگرێتەوە، چونکە ئێستا جیاوازیەکی زۆر هەیە، یەک بگرێتەوە ئینجا دەست پێ بکەین. کێشەی با بڵێن ئەو کە ئەو چێشانە لێ دروست دەبێتەوە بابەتی زێدەڕۆیە. دوو جۆرە زێدەڕۆی هەیە. زێدەڕۆیەکیان هەیە بازرگانیە کە خەڵک بە مەبەستی بازرگانی دەیکا، ئێوە دەتوانانی بە هەموو جۆرێکەوە یەکە ئیداریەکان دەتوانن بەرەنگاری ببنەوە بۆ قازانجە. بەڵام ئەوەی کێشەیە زێدەڕۆیەکانی نیشتە جێبوونە. خێزانێکە ئایلەیەکە شوێنیش حەوانەوەی دەوێت نیشتە جێبوونی دەبێتن، تو دەبێت بەرنامە هەبێتنە تا ئەوانە شوێنە بە تەرخان بکەین. هەر جێگایەکش کە زێدەڕۆی تێدا کرا خێزانی لە ناو ژیا لەسەر حکومەت پێویستە خزمەت گوزاری بۆ بە. یەکێک لە کێشەکان کە من بە بەردەوامی شارە و شارەکەم ڕوبەڕووی سەرۆکی یەکە ئیداریەکانە بێتەوە بابەتی دەسەڵاتی بڕیاردانە. چەند گرنگە کە حکوومەت تۆ لە جێگەیەکدا ئەنێ پێویست نەکا بۆ هەموو هەنگاوێک بگەڕیتەوە بۆ سەرەوەی خۆت. لێرە توانای بڕیاردانت هەبێت، چونکە تۆ لە ناو واقعەکەی تۆ خەڵک ئەبینی، تۆ بە مەیدانی ئەچیتە جێگەکە، دەردەکە ئەزانی، دەرخستت بۆ کردووە، کەشفت کردووە، هەموو چوار دەورەکەی بینی بە ڕێک و پێکی لە تەواوی گۆشەکانەوە و ئەزانی چۆن چارەسەرەکرێت.
ئێوە ئەم دەسەڵاتتان هەیە و چەند گرنگە ئەم دەسەڵاتتان هەبێ خۆی شۆڕکردنەوەی دەسەڵات لە ڕووی ئیداردانیشەوە کارێکی سەرکەوتووە من ئێستا لێرەکانە وەکو قایمقامی قەزای سۆران من دەبێ ئەوەندا سیقم بە بەڕێوبەرەکان هەبێتن هەرێک و ئیشی خۆی بکە من ناتوانم بمە بە بەڕێوبەری شارەوانی بەڕێوبەری هاتوچۆ بەڕێوبەری تەندروستی بەناوی هەمویانەوە قسە دەبێ ئەوان کاری خۆیان بکەن ئیش و خۆیان بکەن و من کاری من ئەوەیە ئیدارەدانی وانە و بەرگری لە ئیستێحقاقی ئەو شاری لەگەڵ سەروی خۆمەوە من نامەوێت ئیشی مدیر ناحیەک بکەم محافظە بابرێن لە پارێزگاش عینی وایە کە قایمقامێکدا دەنێتن سیقەی پێدەکە هەندێک جاران تووشی حالەتە چوا دەبن دەسەڵاتەکان کە شۆڕ ناکرێنەوە ئەوانەی کە لەسەرەوە لە ناو واقعەکەیدا نینە زۆر جارنش بڕیاری وا دەرچووە کە لەناو واقعەکەیدا نەبووینە تێبەجێکردنی بڕیارەکان تۆزە قڕز بۆ ئەستەم بۆ چونکە لەوانەیە حسابێن بە هەندێک کوردەکاری نەکردبێتن کە لەناو واقعەکەیدا بووە بۆ نمونە ئەگەر بەنمونە بێنینەوە بڕیاری ژمارە 3 بە تاپۆکردنی ئەو خانوانێکە بە زێدەڕۆی دروست کراوە زۆر وردەکاری هەیە ئێستا من ڕۆژانە ئەو ئەوانی کە سەردانم دەکەن ینی قورسە جێبەجێکردنی ئەو بڕیارن بەپێی ئەو بەندانێکە داناوە لە ناوڕیانی خەڵکی شەبۆی تجاوز بکاتن ئەمڕۆ زێدەڕەوی بکە ساڵێک دوانی دیکە ئەوە لە زۆر تاوان هەر ئەوەنی لە زۆر بوونێکت بۆ دەرەچێت و بەناوتن ئەوە تاوان لە زۆر لایەنێک ئەوەی دەگریتەوە من دائیمەن ئەوم بۆ لە کۆبنەوەکان ئەوم دووپات کردێتەوە کە هەوڵ بدەین ئەو شتانەی کە قانونینە تەفزیلی بکەین بەسەر ئەو شتانەی غێر قانونینە بە هەر جۆرێک بێتن شەرت نییە تو مەسەرەن تەفزیلی بکە ئێستا خەریکەوە شتی بێ قانونی مەرغوبتر دەبێتن لە ئەو دەسەر ئێشەیە بۆ دروست با بڵێن بابەتی ئەگە بابەتی مۆڵەتدان بابەتی مۆڵەتدان کەم دەست بەکار بوویمە شوێنێکی زۆر لێرەکانە بێ مۆڵەت بۆ محادەکان دوکانەکان من هاتوومە ئاسانم کردو مۆڵەتدان بۆ ئەوەی هەر نەبێت لە هەنگاوی یەکەمە خەڵکانە مۆڵەت دەربێنێتن چونکە ینی ئەگەر ئەو نسبێ ئاشکراکەم 180 شوێنەکانی سۆران بێ مۆڵەت بوونە لە 180 شوێنەکانی سۆران مۆڵەتیان من ئەو داتاکەم حاکمیشی تیا بۆ شارە ینی ئەوە نەبووە هەنی ئەو مۆڵەتانە نەبووە ئەمە کاتینە و داتامان کردێ من هەستایمە ئاسانکاریم کردو بۆ ئەو مۆڵەتانە زۆر شتم لێ هیناوەتە دەرە بۆ ئەوەی لە هەنگاوی یەکەم هەر نەبێ خەڵک بێتن یەکدری بناسیین لەسەر چ ئەساسەکی هاتیە ئەو کاکی یادگار چونکە ئیشەکان بەڕێوە چووە زۆر باشە دیارە من پرسیارم زۆرە بۆیە ڕەنگە بروسکە پرسیار بکەم و وەڵامی کورت و پوختۆر بگرم زۆر باشە بێ بابەتێکی دیکە هەیە و بەرهێنەرەکان ئەڵێن ناوێرن ڕوو بکەن ئەم ناوچێ چونکە کە پارەکەی خۆیان نەهێنن بۆ ئێرە لە دەرەوەی سۆران و ئەم دەڤەرشەوە ئەوە هیچ یەک دنیا ساڵی پێویستە تا ئیشەکەیان ڕایە بێ کە ئیشەکەشیان ڕایی ئەبێ بابەتە لایەنە کۆمەڵایەتی و عشایەریەکە زۆر زاڵە داوای پشکیان لێ یەکرێت داوای تەنانەت هەیە بۆشی چۆتە سەر و تا پشکی نەبەخشیوە نمونە هەیە ناوژی جێگاکان نایەنم جەنابتان ئاگادارن تا ڕازی نەبووە نەچۆتە ژێرباری ئەوەی حسە بات بەو لایەنانە ئیشەکەی ڕایی نەبوو ئەتوانن چی بکەن بۆ ئەم بابەتە کاکێتگەر من دوو ڕێگام لە پێش ئەبشارە بڕێەوە بەم ڕێگای سێمم نییە باش یان ئەوەتە دەبێت چەند خەڵکێک و ئایلەک لە خۆم ڕازی کەم لەسەر حسابی ئەو خەڵکە یانش ئەوەتە دەبێت ئەو بەرنامەی بندە خەریکم دابنێن بۆ ئەو شارە بەڕێوە ببەم ئەوە جێبەجێ بکەم و ئەوان کە ینی ئەوە نەبیتن ئەو کەسێک کە دێ داوای ئیشێکی غێرقانونی لە من دەکا کە من بۆی ناکەم ئەو زەق و زەق دەبینی کە ئەم بۆم نەکردو مووقیف وەردەگرێ بەڵام ئەو مەزموع ئەو کێشەشت بۆ دروست دروست دەکە بەڵام ئەو 300 کەسێک لە شارکە کە سوودمەند دەبێت لەوەی کە من ئەو بڕیارەم نەداوە ئەو یەکسەر نایبینێ باش ماوەیەک دەبینێ ئەوەی جەنابەت باسی دەکەیم ئەو نمونەش هەیە نمونەی زیندوش هەیە ئێستا ئەوانی کە گویان لە من دەبێتن دەزانم من چەند پێداگریم کردووە کە کاری من و بەرنامەی من لەسەر بۆ خەڵکە ئامەکەیە بۆ خسەن شخصێکی محەدد نییە یعنی ئەو کەسێک کە دێتن داوا دەکاتن دەرێ من ینی بەسەراحەت ئەوە حەقیقەتە خەڵک بۆتە خاوەنی خۆی بچێ ناو شاخ دەسێ سەر بەر دەسێ ناو ڕووبار دەسێ سەر هەمووی خاوەن و ساحب خاوەنی بۆ پەیدا بووە کە ئەوە لە هیچ شوێنێکی دنیا ئەوە نییە سەر شاخێک مولکی کەس نەبوو میریەوە ئەمە من خۆم خەڵکی ئەو شارەمە من خۆم خەڵکیەوەمە خاوەنی چەندان زەوینە ئەو خەڵک من دەناسێتن خەڵکی ئەوانەمە زۆر شومان هەیە لە ساڵی 1970 و
حکوومەت ئەوەی جەمعی سەکەنی لەسەر دروست کردووە تا ئێستا ئێمە لەوانەیە وەکو پێویست وەرمان نەگرت بیتن بەڵام ئەوەیە خەڵک کە ئەو ئینتیباع دەبێلا بێتن خەڵک تەسیلاتی ئەو بۆ بەرهێنەر بکرێتن ئێستا ئەمە لە حاڵەتەشیدانە لە ناو حکوومەت کە ئیمکانەتەکەی مەحدوودە ئەوەی ئێمە بتوانین ئەو شارە پێ بژێنینەوە بۆ بەرهێنەرە بۆ بەرهێنەرش دەبی ئاسانکاری بۆ بکەین وەکو جەناب دوتی کە دێ ئەوە هەموو پارەی لە سەرف دەکات ئەمە دەبێ ئاسانکاری بۆ بکەین و ئەو ئیوەی نییە بچی شەڕی چەند کەسێکت بۆ بکاتن تا بتوانێتن پرۆژەیەکی خزمەت گوزاری لێرکانە پرۆژەیەکی گەشت و گوزار دوو پرۆژێ گەشت و گوزار لەو ناوچەیە هەیە بە ئامانتەکە ئازەقی دوو پرۆژە گەشت و گوزاری بەرفرا گەورە لەو ناوچەیە بە دەیان شوێنیت کەمان هەیە کە دەتوانین ئێمە پرۆژێ گەشت و گوزاری تێدا دروست بکەین و خەڵکێکی زۆر ڕابشێشین ئێرۆکانە ڕەنگە دە لە سەدتان لێ عاجز بێت 90 لە سەدی خەڵکەکە سوودمەند بێلەی بە تێپەڕبوونی کات ئەوەیە ئەوە بە تێپەڕبوونی ئەمە بزان حکوومەت بە دەرەجە یەک ئەبێ ئەمە بزان بە تێپەڕبوونی کات بە تەقویم من نەکرێتن ئێستا بە مانگێک و 2 مانگ و 6 مانگ پاشی ساڵێک ساڵ نیوەشیکە تۆ دەبێت دراسە بکەین لەناو ئەو شارە لەناو ئەو دەوروبەرە پرۆژەکان چێکراینە بەس بە تەحدیدەن نەک خەڵکێک مەسەڵەن چەند وەکو باسم کردێت چەند خێزان و ئایلێک وابکەن کە ئەمە زدیوان ئیشمان کردووە شەکانیان ڕای نەکرد دەبێت ئەمە بکرێتە بەەوە جیا بکرێتەوە باشە کاک هەڵگوت کە ئەڕوانیتە هەولێر جەنابتان لە هەولێر بوون لەوێ ئەژین هەرچەنە بۆ نمونە ئێستا لێرە ئیدارەیەم شارەوە ئەم دەبەرادن سەیری سلێمانیەکەی سەیری دوهۆکەکەی تەنانەت سەیری ناوچەکانی دیکەشەکەی سەیری گەرمیانەکەی بە گشتی پارکێکەیە کە پارکێکی گشتیە خەڵکی ئەو شارە بە ژن و پیا و بە مناڵ و گەورە بەبێ جیاوازی بەکاریە هێنن لێرە شوێنیش هەیە کە چێ و پارکە گشتێ نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەکرێ من لەم بەرنمەیە وەکو بەرنامەی داواکار ئەو داواکاری ئاڕاستی جەنابتان بکەم و جەنابتان بەڵێنمان پێ بدەن کە ئەمە جێبەجێکرێتەوە چێتە بواری جێبەجێکردنەوە چکەوە زۆر گرنگە بە نسبەت خەڵکەکەەوە زانی کاک یادگارە من وەکو باسم کرد چەند ینی بەرنمەیە هەندێک شوێنی بابەتی خزمەت گوزاری هەیە و بەرنمەی کوردخایان هەیە ئەمە لێرەکانە جێبەجێ دەکەین هەندێک بەرنمەی درێژخایانی شەیە ئەمە پرۆژێ استراتیژی پێدرێن ئەم شارە پرۆژێ استراتیژی بە بودجێ ماگانە ناکرێت بە بودجێ ماگانە ناکرێتن بۆ نمونە جەنابەت ئیشارەت پێدا پارک یعنی کە دێ ئەو شارە تا ئێستاش خەڵکی ئەم شارە پێنجشەمان من زۆر کەس داناسم پێنجشەمان مناڵەکانی خۆیان سواری سیارەک دەکەن دەیان بنە هەولێرە بۆ بشوێ سەردانی پارکێک بکەن خۆت جەنابەت ئەو دیمەنی ئێرانت بینیوە هونەرەکە لەوەیدا ئێمە لە وەزعەیە کە ئێستا حکوومەت تێدایە لە وەز ئەدارەی جەنابەت دەزان کووە بە وەز ئیدارای حکوومەت وەکو ئیدارە چۆن بتوانانی تۆ پارکێک دروست بکەیت ببێ ئەوەی پاڵەپۆستۆی زەختی دارای بێخێ سەر حکوومەت ئەوە بووکە پێشتر ئیشارەتمان پێدا ئەمە دەبێ پشت بە بۆ بەرهێنەر بەستین بەوان بینین مەسەڵەن بێن ئامانجەکە ئەوە بێتن ئێمە ئەو پارکە دروست بکەین لە هەمان کاتدا زەخت لەسەر حکوومەت دروست نەکەین بۆ ئەوەی ئەمە ئەو پارکە دروست بکەین ئیترەوەیە من لە بەرنامەکانم ئەوەیە و کارشم لەسەر کردووە و شوێنش و دیزاین و ئەوەی ڕێی لە من گرتووە لە جێبەجێکردین ئەو پرۆژە استراتیزیانەوە ئەوەیە کە من بەسەراحەت ڕۆژانە مڕازعێکی زۆرم هەیە کە هەمووی لە دوو ئیشی وردەکاری ئەو ئیشە وردەکارانێک کە لەوانەیە ئیشی من نەبێتن لەوانە ئیشی ئەو بەڕێوەبەراتیان نەبێتن ئەوان بتوانن لێنران ڕای بکەن بەڵام ئەوان قەنەعەتیان نێ هەتا نێن کەسی یەکەم نەبینن بە حسابی خۆیان ئەوانە ئیشەکانی لەو ڕای دەکەێتن بەڵام ئەو بەرنامانەی ئەمن دامنایەک لەوانە کە بەرنامەی پارکە ینی کارم لەسەر کردووە و شوێن ئینشاڵڵا ئەنی باوە نەبێتن بکسەر بلۆ بەرنامی بڵێم وڵی دروستی دەکەم بەس یەکەکە لە ئامانجە سەرچەکانی من ئەو شارێکە پارک دیارە من بابەتی دیکەم زۆرە بەڵام کاتەر هێندا و کار بوو کاک هەڵگورد چەند گرنگە حکوومەت بەڕاستەوخۆ بێتە سەرخەت و جەنابی سەرۆکی حکوومەت سەردانی دەڤەرەکەتان بکات وەک چۆن بۆ چەندین ناوچەی کوردستان لە گەرمیانەوە تابادینان پرۆژەی گەورەیان ڕاگەیان حەزوریان هەبوو جەنابی کاک مەسرور جەنابی کاقوبات هاوکارەکانیان وەزیرە بەڕێزەکان ئاواش بێنە ئەم دەڤەرەی ئێوە و لە نزیکەوە بودجەیەکی تایبەت تەرخان بکەن بۆی تۆزێک ئەم شارە ئەم دەڤەرە ببوژێتەوە و لانی کەم هەندێک لە خەمەکانی چارەسەر
کاکەگەر خەڵک شێرکانە بەڕاستی خەڵکێکی زۆر ئەنی خەبات کرد و قوربانی بەری تێدایە خەڵکێکن خۆیان بە خاوەنی ئەو ئەسەسانە حکومەتە دەزانن و مستەهلی هەموو شتێک و هەموو کارێکن هەموو خزمەت گوزاریەکەن بەڵام ئیسان دەبێت تۆزێک واقعی بیتنەوەی ئێستامە تێدانە یەک لە هەنگاوەکان ئەوەی ئێمە کە چاوەڕێی دەکەین بەنسبەت سۆران و دەوروبەری بابەتی ئیدارەی سەربەخۆیە ئێمە هەوڵدرێن ئەگەر ئەمە بستە بواری جێبەجێکردن ئیدارەی سەربەخۆ ئێمە لەوانێ بتوانین هەنگاوی زۆر باش بەوان بەتایبەتی لە بابەتی شۆڕکردنەوەی دەسەڵات ئێمە ئەو کاتە دەتوانین بەرنامەی خۆمان دابنێن بە شێوەیەک لە شێوەکان هەتا ئەو پرۆژانی کە جەنابێت ئیشارەت پێدا باشتر دەستناوواڵە دەبێتن بتوانین جێبەجێ بکەین بە ئەکیدی سەردانی بەڕێز سەرۆکی حکوومەت بۆ ئەم دەڤەرە یعنی پێویستێکی حتمیە و ئێمە هیواداریشن ئەو سەردانە بکرێتن بەڵام وەکو باسم کردێ ئێمە لە پرۆسێسی ئیدارەی سەربەخۆ کە هەنگاوی باششی بۆ هاوێژراوە ئەگەر بێت و لە داهاتوودا ئەمە بستە بواری جێبەجێکردن من ئاکیدم پرۆژەی استراتیژی زۆر بۆ ئەم شار دەکرێت و من خۆشم لێکم لەوانە کە ئەو بەرنامانم هەم بۆ ئەو شارەدا ناکەم زۆر زۆر باشە جەنابی ئەندازیار هەڵگورد شێخ نەجیب قایمقامی سۆران زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ئێمە بەڵێنە دەین کە چ بە نسبەت ئەم دەڤەرەوە بێت بە نسبەت سۆرانەوە بێ چ بە نسبەت شارەکانی دیکەشەوە بێ ئەوەندەی پێمانەکرێ خەم و داواکاریەکان ناوە سەردان بکەینەوە و باسی بکەین و چاودێریەوەش بکەین چەندی جێبەجێ کراوە و چی جێبەجێ نەکراوە بۆ جێبەجێ نەکراوە زۆر سپاس کاکیاگە بەڕاستی وەکو ڕاگەیاندن و ڕاگەیاندکاران دەتان ڕۆلێکی بەرچاو ببین بۆ ئەو بابەتە بۆ ئەوی پەیامەکان بگەنە شوێنی خۆی و ئێمەش ئەوەی دەرستمان بێتن درێغی لێ نەکەین ماندوو نەبن هەربژین بەڵێ بینەرانی ئەزیز ئەوەی بینیتان گوێتان لێبوو کۆمەڵە پرسیارێکی من بوو لە جەنابی قایمقام ئێوەش پێم خۆشە لە هەر شار و ناوچەیەکی کوردستانن هەر بابەتێکەیە کە بە گرنگی ئەزان نێمە لە داواکار لای لێ بکەینەوە لە ڕێگەی نامەوە بێت لە پەیجی کوردستان 24 بێت لە پەیجی یادگار فایق بێ بۆمان بنێرن و ئێمەش بەڵێنە دەین کە بە دوواداچوونی بۆ بکەین و داواکاریەکانتان بگەێنین لە هەر کوێیەک بێت بۆ هەر جێگەیەکی کوردستان بێت.